ڕۆژتان باش بێدە باش کاتژمێر حوتی تەواوە من هاژ غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەڵگەیەکی یاخود بڵین بەرنامەیەکی نوێی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوایم کە دەستپێکی و ڕۆژەکەەوە هەروەها دەستپێکی هەفتەکەشتان بەخۆشی دەست پێ بکەن و پەڕوزەش بن لەگەڵەوەیە هەرچەندە دوێنێ هەندێکمانمان دوێتی یان پێوە دیارە کە پشوێکی خۆش یاخود لە گەشت و سەیرانەکان بەڕێکراوە بەڵام دووبارە دێنەوە سەرکارەکانمان سەر ئەو چالاکیانەی کە ڕۆژانە پێویستەکە ئەنجامی بین و هاوکات لەگەڵەوەشدا پارێزگاری لە تەندروستی خۆمان و لە هەموو دەوروبەر و هەموو کەست و کاریشمان ئەوە ئەرکی سەرشانمانە تەوەری سەرەکی پرۆگرامی ئەم ڕۆژمان تایبەتە بێ بە تەندروستی بزانین چۆن دانەکانمان بپارێزین و تەندروستی دانەکانمان و ئێستا و جوانکاریانەی کە بۆ دانەکانەکرێت چۆنە جگەلەوە بەرگە و بابەتی دیکەمان هەیە و چەندین بابەتی سەرنجڕاکێش جاچ ناوخۆبێکی جیهانی بێ ئامادەمان کردووە وەک هەمیشەش دەستپێک بە کورتێک لە هەواڵە ناوخۆیەکان دەست پێەکەین بزانین لە جیهانی سیاست و کۆمەڵایەتیدا چی دەگوزارێت و دواتریش دێنەوە ناو بەرگە و بابەتەکانی دیکە. تەرمی چوار پەنابەری کوردی ڕۆژئاوای کوردستان کە لە ڕووداوێکی هاتوچۆ لە وڵاتی کرواتیا گیانیان لەدەستدا بوو گەڕێنرانەوە هەرێمی کوردستان دوایەوەی لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچۆ لە وڵاتی کرواتیا چوار پەنابەری کوردی ڕۆژئاوای کوردستان گیانیان لەدەستدا لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەرمی ئەو چوار پەنابەرە کوردە گەڕێنرانەوە هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی نوێنەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی پارتەکانی ڕۆژئاوای کوردستان و کەسوکاری قوربانیان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە مەراسیمێکی شایستەدا پێشوازیان لێکرا. مەسرور بارزانی پەیوەندی بە سەرکردە سیاسیەکانی عێراق دەکات و لە بەرامبەر تێپەڕاندنی بودجە سوپاسیان دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ژمارەیەک لە سەرکردە سیاسیەکانی عێراق ئەنجامدا. لەوانە ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی، هادی عامری سەرۆکی ئیتلافی فەتح، خەمیس خەنجەر ئەمینداری گشتی مەشروع العەرەبی، ئەحمەد جبوری ناسراو بە ئەبوو مازن ئەمینداری گشتی پارتی جەماهیر. لەو پەیوەندیەدا سەرۆکی حکوومەت سوپاسی پشتگیری ئەو سەرکردە سیاسیانەی کرد کە لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی فیدرالی عێراقدا بەشدار بوون و هیواشی خواست ئەم یاسایە ببێتە هەنگاوێک بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و ناکۆکیەکانی نێوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بنەمای دەستور. هەفتەی داهاتوو پرۆژە یاسای بودجەی عێراق ڕەوانەی سەرۆکایەتی کۆمار دەکرێت. دکتۆر بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت هەفتەی داهاتوو پرۆژە یاسای بودجە بۆ واژۆکردن و بۆ واژۆکردن ڕەوانەی سەرۆکایەتی کۆماری عێراق دەکرێت و ئێستاش فەرمانگەی کاروباری پەرلەمان سەرقاڵی دوا وردبینی یاساکەن. ڕاشی گەیان ڕۆژی دووشەممە یان سێشەممای هەفتەی داهاتوو پرۆژە یاساکە ڕەوانەی سەرۆکایەتی کۆمار دەکرێت. کەسێک بە چەقۆ هێرشی کردە سەر کۆنگرێسی ئەمریکا. پۆلیسی واشنگتن ڕایگەیان ئۆتۆمبیلێک بربەستەکانی بەردەم باڵەخانەی کاپیتۆل کە کۆنگرێسی ئەمریکایە دەبڕێت و بەهۆیەوە ئەفسەرێکی هێزە ئەمنیەکان کوژراویەکێکی دیکەش بریندار بوو. پۆلیسی واشنگتن ڕایگەیان دوای ئەوەی هێرشکەرەکە بە برینداری دەستگیر کرا دواتر گیانی لەدەستدا. دوای ڕووداوەکەش باڵەخانەی کۆنگرێس داخراوە و هێزە ئەمنیەکان لە واشنگتن خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. عومەر فاروق کە گەرگەلنیلیقۆ پەرلەمانتاری پێشووی هەدەپا دەستگیر کرا. عومەر فاروق گەرگەرلینغۆ پەرلەمانتاری هەدەپا کە مانگی ڕابردوو مافی پەرلەمانتاری لێوەرگیراوەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی تورکیا دەستگیر کرا. هەفتەی مانگی ئاداری ڕابردوو فاروق پەرلەمانتاری هەدەپا بە تۆمەتی بانگەشەی تیرۆر مافی پەرلەمانتاری لێوەرگیرایەوە و بەهۆیەوە بە 2 ساڵ 6 مانگ زیندانی سزادرا. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
چێشخانەیەک لە سەید سادق ڕۆژانە خواردنی سەرجەم ژینگە پارێزان دابی نەکات و بێ بەرامبەر خواردنیان پێدەدات. خاوەنی چێشخانەکاڵت لەگەڵەوەی ژمارەیەکی زۆر گەنجم کردوتە خاوەنکار لە چێشخانەکە لە 125 قازانجی چێشخانەکەشم بۆ کاری خێرخوازی تەرخان کردووە. بزانین ئەم چێشخانەیە لە سەید سادق کارەکانی چۆنە و خواردنیش چۆن دابش دەکات بەسەر ژینگە پارێزاندا. وەرە قەزالە من وەرە دانیشن. بەیانی زووە و چێشتخانەکە پڕ لە ژینگە پارێزە. هەموو بەیانیەک سەرجەم ژینگە پارێزانی نێو سەید سادق لەم چێشتخانەیە کۆ دەبنەوە شۆربا و نانی گەرم و هەر شتێکی دیکە کە خۆیان پێیان خۆش بێت دەیخۆن. ئامانجەکەمان ئەوەیە کە نانێک و قاپێک شۆربا بین بە چینی کرێکارانەی و کرێکار ئەزیزانەی بەیانیان نەچنە سەرکار بە تایبەتی و پاکەوانە ئەزیزانەی کە لەو کارەی کە ئەیکەن لەو خزمەتەی کە ئەیکەن ئێمەش لە بەرچاوگرتنی باری داراییەوان هەساوین قاپێک شۆربا و نانێکیانەیەنێ بەیانیان بەبێ بەرامبەر لە داهاتی لە ساڵ 25 کە لە ناو پرۆژەکە جێمان کردوێتەوە. چەندین گەنج لەم چێشتخانەیە بوونەتە خاوەنکار. خاوەنی چێشتخانەکەش دەڵێت من لە سەرەتای دروستکردنی ئەم چێشتخانەیەوە بڕیاری ئەوەمدا بوو کە لە 125 قازانجی چێشتخانەکە بۆ کاری خێرخوازی بێت. بۆ گیرفان پڕکردن ئەم کارە ناکەین بەدەر لەوەی کە هەلی کارمان ڕەخسانەوە بۆ ئەزیزانمان بەدەر لەوەی کە چیتر چاوەڕوانی حکوومەت نەکەین کە هەر بڵێن بە هەلیکار لەلایەن حکوومەتەوە بڕەخسێ با گەنج ئەزیزەکانمان ئەوەی کە توانای هەیە ئەوەی کە توانای کاری هەیە بتوانێت هەلیکار بڕەخسێنێ بۆ ئەزیزانی کە کاریان پێویستە. پێم خۆشە ئەم پرۆژەیە لە تەواوی کوردستانە ڕنگدانەوەی هەبێت لە زاخۆ لە دوهۆک لە هەولێر لە ئامێدی لە خانەقین لە کەلار لە هەورامان لە پێنجۆن لە شلێر لە ناوخۆن لە هەر شوێنێکی ئەم کوچە و کۆڵانی کوردستانە پرۆژەیەکی وا جوان لە خزمەتی هاوڵاتیان نابێت چیتر بۆ گیرفان پڕکردن کار نەکەین چیتر فۆکس نەخەینە سەر حکوومەت با کارێکی ویژدانیانە بکەین کارێ بکەین کە بۆ قیامەت کار بکەین کارێ بکەین کە خزمەتی مرۆڤایەتی بکە. هەموو ڕۆژێک خوانی بەیانیانی ئەم ژینگە پارێزانە لە ئەستۆی ئەم خواردنگەیەیە. سەرپەرشتیاری ژینگە پارێزەکانیش زۆر دڵخۆشە بەم کاری چێشتخانەکە و دەستخۆشیان لێ دەکات کە هاوکاری ژینگە پارێزانن. دەستخۆشی لەم خواردەمەنی بێ حەلەکەم کە هەڵساوە بەم کارە پیرۆزە کە هەڵساوە بە دابینکردنی ژەمە خۆراکی بەیانیان بۆ ئەم پاکەوان و بۆ ئەو کرێکارانەی کە بەیانیان لە بازاڕە خەریکی کار و پیشەن زۆر جێی دەستخۆشیە هیوادارم بەردەوام بن هیوادارم ئەو کەسانێش کە ئەتوانن هاوکاری ئەم پرۆژە بکەن کەوا بەبێ بەرامبەر ژەمە خۆراکی بەیانی ئەدا بەم کرێکارانە ئێمە سوپاسیانەکەین وەکو ئەم پاکەوانانەی ناوبازار ئێمە هەمومان دەستخۆشی لەم برابەڕێزانە ئەکەین کە هەڵساون بەم کارە پیرۆزە. ئەم خواردنگەیە جگەلەوەی ژمارێکی زۆر لە گەنجی کردوتە خاوەنکار لە پاڵ ئەوانەشدا بەشێکی دیاریکراوی لە قازانجی چێشتخانەکەی کردووە بەکاری خێرخوازی و دروستکردنی خوان بۆ ژینگە پارێزانی سەید سادق. ئەڤیناتا کوردستان 24 سەید سادق. کەسانی بە هەڵوێست یاخود بڵێن کەسانێک کە حەز و ئارۆزیان بۆ بێ ئەو کارەی ئەیکەن بیبەخشن یاخود بڵێن بەخشندن ئەوانە لە هەموو شوێنێک جێی دەستخۆشی و جێی بایەخێشن بێگومان هاوکارانی ئێمە یاخود بڵێن پەیامنەرانی ئێمە لە هەر شوێنێک بێ ئەو کەسانە دەخەنە ڕوو وەپشانی کۆمەڵگەی دەدەن تا ببێتە نمونەیەکی باش و جوان و کەسانی دیکەش چاویان لێ بکەن هەروەک چۆن ئەم خاوەنی خواردنگەیە خوانیە بەو کەسانی کە ژینگە پارێزن. ئێستاینە سەر تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان ئەویش باسکردنە لە جوانکاری یاخود نەشتەرگەری ددانەکان و پارێزگاریکردنیان ئێمەش بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر زەردەش برادۆستیمان کردووە لە ستۆدیۆی ڕۆژباش لەگەڵمانە بەخێرهاتی دکتۆر. دکتۆر وەکو پسپۆڕی جوانکاری و چارەسەری ددان بەڕێستان قاڵبوونەتەوە لەو بابەتەیە هۆکاری چی خەڵک ئێستاوە نەخویاوەتە نەشتەرگەری جوانکاری بۆ ددانەکان؟ بەیانیتان باشتر بۆ بەیانی بینەرانیش باش. پێم وایە پەیوەندێکی زۆر بە پێگەیشتنی کۆمەڵگەیە کۆمەڵگەی کوردەواری پاشکرانەوەی لە پاش 2023 بەتایبەت 2005 و هەموو ئەو تەواوکاریانەی کە لە ژیانی ڕۆژانەماندا وەکو لە لایەنەکانی دیکەش زیاتر خەڵک تەرکیزی هەیە
پێم وایە بەشێکی پەیوەندی بە بەرزبوونەوە ئاستی بە شێوەیەکی گشتی ڕۆشنبیری کۆمەلگایە بەڵێ. بەشێکی پەیوەندی بە تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگایەکانی دیکەیە و بەشێکی پەیوەندی بە لایەنە داراییەکانە. من هەموو جار باسەکەم ئەڵێم کاتی خۆی پێشتر لە پێش لە نەوەتەکان و بیدایەتی 2000 زیاتر خۆمان یان ئێمە لە هاوڵاتیان لە کوردستان زیاتر خەریکی بەشە سەرچیەکانی ژیان بوون وەکو خواردن و خۆراک و زولوبەرگەوانە بەڵام دوایە هەستا هەموو بابەتە جوانکاریەکان پەریان سندیە هەموو شتەکان چوونەتە ناو هەموو کنو کەلەبەرەکانی ژیان جوانکاری و چارەسەریەکانی دەم و دانی ژێک لەوانەیە بەڕای من زیاتریش گرنگە چونکە پەیوەندی بە جەستەی مرۆڤە هەم لە ڕووی تەندروستیەوە هەمیش لە دەرەوەی جەستەی مرۆڤە ینی وەکو لە ڕووی علمیەوە پێڵێن ئیز the mirror of the body mouth ینی مەبەستم دەم ئاوێنەی جەستەی مرۆڤە هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی جوانیەوە ئەو کۆمەڵە فاکتەرانە هەمویان پێکەوە وایان کردی خەڵک زیاتر تەرکیز بکاتە سەر جوانکاری و چارەسەرەکانی دەمودان پێم وایە لە بابەتەکانی دیکەی تەندروستی و جوانکاری چاو و کەپ و ڕوخسار و هەموو بابەتەکانی کەوان بەڵام جوانکاری دەموندان جیاوازەکەشی لەوەیە زۆر جار من باسی ئەوە یەکەم بە نمونە ئەگەر بێت و کەسێک بیاوێ کەسی بەرامبەر هەڵبسەنجێنێ بزانی جوانە یان جوانیە بەشی زۆری هەڵسەنگانەکەی لەسەر لۆسەرەیە لێرە لۆسەرەیە ببوورە ڕوخسار بەشی زۆری هەڵسەنگانی جوانی مرۆڤ پێک دێنی دەم و ددان لەبەرەوەی تەنەکی جوڵاوە لەبەرەوەی سپی تێدایە دەم و دان زیاتر لە 6% بارستایی خوێندنەوەی جوانی ڕوخساری مرۆڤ پێک دێنی پشتە گەوەندە کاریگەری هەبی و عیلاجیشی هەبی چارەسەری و جوانکاری هەبن بێگومان خەڵکەکە تەرکیز دەخات سەر ڕاستە هەروەکو هاوکارانم زووتر وێنەکانیان خستە سەر شاشەکە بینیمانەوە لە کاتی کارکردنە بۆ ددانەکان سەبزانین زیاتر خەڵک لە هەرێمی کوردستان ئارەزوی چ جۆرە جوانکاریەکەکە بۆ ددانی ئایا تەنها هۆلیوود سمایل هەیە کە دکتۆر باسیەکەن یاخود چ شێوازێکی دیکە هەیە و خەڵک زۆرتر خواستی لەسرە ئەمەوێ نمونەك باسکەم لەوەی هاوڵاتیان بزانن هۆلیوود سمایل چییە بە نمونە کە یەکێک خانیەکە کە ئەڵێ دیوارم کرد دیوارەکە لە خەش دروستەکرێت لە ئاسن دروستەکرێت لە بلۆک دروستەکرێت کۆمەڵەشتی کەشی تێدایە بەڵام ناوە گشتەکەی دیوارە هۆلیوود سمایلیش لە ڕووی علمیەوە ئەمە پێڵێن حەزەکەن پێی بڵێن دێنتەڵ ڤنیر توێکڵی ددان بەڵام لەبەرەوەی هۆلیوود سمایل ستایلێکی زۆر باوە تەسیری زۆر لەسەر بینین و بزەبەت زیاتریش خەڵک متەئسیرە بە هۆلیوود سمایل ئەو داخوازانەی کە هەیتی زیاتر لە ستایلی هۆلیوود سمایل خۆیەگریتەوە لۆیە پێڵێن هۆلیوود سمایل بە هۆلیوود سمایل چییە؟ هۆلیوود سمایل عملیەی جوانترکردنی ددانی ئینسانە و گونجاندنیتی لەگەڵ ڕوخسار و لێوی و پوچی مرۆڤ ئەو عملیەیە ئەکرێ بە چەند شێوەیەک بکرێ ئەکرێ لە بەنمونە ئەو ڤیددیۆی سەر شاشە ئەوە با بڵێن پیورلی ینی تایبەت هۆلیوود سمایلە ڤنیرە شخصەکە کەسەکە هەموو دانەکانی هەیە پاشان دانەکانی پاکرایتەوە ئینجا لێوەرگرتنێکی زۆر بەسیت 195 پێکهاتەی دانی پارێزرایە مینای دانی پارێزرایە دوای دێ لە ئاخیرەکەی پاش تەبعوەرگرتن و مختبەر دروستکردن لە مختبەری تەنکایەک دادنێن توێک لە تەنکی لەسەر دادنێن پێڵێن ڤنیر ئەو عملیە هۆلیوود سمایلە ئەکرێ یەک لە ددانەکان یەک لە ددانەکانی زەرعبی دانی نەمابی ئەکرێ جسربی ئەو پێک ئەوانش ئەو با بڵێن کۆمپۆننتانە ئەو ئەندامانش کە بێنە ناو سمایلی ئینسان ئەوانش هەر هۆلیوود سمایل پێک دێنن بەڵام هۆلیوود سمایل چەند سیفەتێکی زیادکەرەوەی هەیە بە نمونە عمومەن خەڵکەکان حەزیان لێیە ئەوەی کە لە کتاب باسەکە ددانەکانیان ببوورە ڕاست و چەپ چون یەک بن ڕاست و چەپیان وەکو یەک بن چکە لە ڕووی سروشتیەوە ئەگەر بیکێ 100% ناچرال سمایل و ینی جوانکاری سروشتی جیاوازیەک لە نێوان ڕاست و چەپ هەیە بەڵام لە هۆلیوود سمایل کە دەیکەی ڕاست و چەپ هەمووی وەکو یەکە چون یەکە بەرزی و نزمیان شێوە و توێکارە وەکو یەکە جا دکتۆر ئەوە جوانترە خودت شێوازە نەچڕەڵەکەی جوانی شتێکی تایبەتە ئەکرێ جەنابەت بێ بە جۆرێک جوانی پێجوانبی ئەکرێ یەکەچکە بە جۆرشکە جوانی تایبەتە بەڵام زۆرینەی خەڵکەکە
بە ئەزمموی خۆم لە ماوەی ڕابردوو کە ئیشم کردێ زیاتر لە 10 ساڵە ئیش لەسەر هۆڵ ئیسمایلەکەم خەڵکەکان زیاتر حەزیان لە هۆڵ ئیسمایلە ستایل سونکە ئەمە هەیتمان یەفول ستایلمان هەیە ئۆڤڵ ستایلمان هەیە زۆرەها ستایلمان هەیە زۆرینەی خەڵک داوای ئەوە دەکەن هەیە بنمونە ئەتوان یەک نمونە باسکەین ددانی سێم لەو لای ڕاست و دانی سێم لە لای چەپ هەندێک جار ئەو دوو دانانە تیژن ئەوە تیژن شخصەکە حەزی لێ چونکە ئەوە تەسیر دەکاتە سەر پێرسناڵەتی و تایبەتمەندی کەسی حەزی لێ تون بن ئەوە پیشانە دەکات ئەو کەسە شخصیەتی توندا لە ئافرەت وانە لە ئافرەت ناسکترە هەیە ئافرەتیشە حەزی لێ دانی پیاوانە ئەو جۆرە شتانە هەیە دکتۆر دەبی لەوە معلوماتێکی باشی هەبی بزانێ لە ڕووی علمیەوە کووە هێڵە گشتیەکان لەو لای خەتەکی سۆر لەو لای خەتەکی سۆر پێیشن مڕازعەکە چارەخوازەکە نەیبەزێنی ئەوەی دیکە دکتۆر ئەتوانی زیرەکبی بتوانی کامە سیفات لەگەڵ حەزی ئەو لەگەڵ شکلی ئەو دەگونجێ ئەو لە هەڵبژێت باشە دکتۆر زۆر جار خانمان بەشێکیان هیواخوازن کە دەموددانێکی زۆر سپیان هەبێ بەڵام شەرتیژ نییە بگونجێت لەگەڵ ڕوخساری لەسەر ڕەنگی پێستی ئێوە هیچ شتێکەکەن لەم کاتەیە خودت تەنها گوێ لە خواستی ئەو کەسە ئاگرن داواکارەکە ئاگرن ئەمە شخصیان پێم وانە هەرچی هاوڵاتی داوای کرد لە عیادە لە خەستەخانات و یەکسەر جێبەجێ بکەیت فلتەرێکمان هەیە پێوەرمان هەیە پێوەری زانستینە با ڕەنگ بنمونە وەربگرین بنمونە کە حەزی لێ ڕەنجی سپی بکە ئەو ڕەنگە سپیە ڕەنگە لەگەڵ شخصەکە نەگونجێت بەڵام پرسیارەکە ئەوەیە چێن دەرپێوەرە سپێنەی چاو پێوەری سەرەکی ئەوەیە کە بزانی لمیت و سنووری ئاخی سپیەکەمان چەندە ئەگەر ددانەکە سپیکێ ڕەنجی پێست مەرج نییە بتوانی ئەو پێناسە بکە نەخێر مەرج نییە حەزی کەسەکە مەرج نییە بەڵام ئەگەر لە ڕووی زانستیەوە ئەو هەیە بەڕێی من دوو بەشە لەو حالەتە یەکەم خاڵی یەکەم ئایا سکلێرا سپێنەی چاوی چۆنە هەتا ئەوێ دروستە و علمیە لەوێ بترازێ ئەبێن محاولە بکە هاوڵاتیەکە ئاسان هایورکێەوە ئەوەندە سپی داوا نەکە ئەگەر ویستی شتەکە جوانیە چەند ڕسمەکی پیشانە دەی چەند حالەتەی پیشانە دەیکە ئەو داوایەکە هەرچە من لەگەڵ ئەو هەم لە جوانی سروشتی دەرنەچین ئۆڤەر نەبێ ینی لا ناوە خەڵکێ حەزی لێ دەڵێ دکتۆرم حەزم لێ مقابلم بزانی حەزی خۆمە حەزم لێ بزانی کەپوم تەزمین کردێت چاوم کردیە فلان ئەوە حەزی خۆیتی مادام تو نایە بایۆلۆژی دام بکێ قوربانی ڕەنگ ئاساییە زیاتر بڕۆی بەڵام هەندە ئەگە زۆر سپی بکەی ڕەنگە شکلەکی تەباشیری پێی دەڵێن لە ڕووی علمیەوە نەن لایڤ لایک یعنی شتێکی نازیندووە زیندوو خۆی پیشان نادا ئەوە بەگوێرێ خەلیجی عەرەبی حەزیان لەو سروشتەیە حەزیان لەو جوانیە کوردستان حەزی زیاتر لە جوانی سروشتیەکەیە عمومەن یعنی سەتا لە وزەنەزەری من 60 لە بۆ 80 ئەو هەیە زۆر باشە دکتۆر لە چه حاڵەتێکا گونجاوەکە هۆڵی سمایل کراڤینێر بکرێت پرسیارەکی زۆر جوانە حالەتەکانی جوانکاری دەموددان بە شێوەیەکی گشتی چار ئیشیان هەیە یەکەمیان گۆڕانکاری لە پۆزیشنی ددانەکە شوێنی تۆزە خوارە لە پێشە لە پاشە ئەوە یەک مەرجنیە ئەو حالەتە هەمویان بە ڤنیر و بە هۆڵی سمایل بکرێت زۆر جار پێویستیمان بە تەلی ڕاستکردنەوە هەیە هەرچەندە کاتی پێویستبی ئەوە دوو ڕەنجی دان تاکە هۆکار کە بتوانانی ڕەنجی دان سپی بکەوە ڤنیرە لە پێش خۆی ڤنیر یعنی هۆڵی سمایل توێکڵی تەنکەکە لە پێش خۆی ئەتوانی بە لەیزەر و پۆلیش سپیکەیە بەڵام ڕەنگە ئەوە نەتوانانی خواستی کەسەکە جێبەجێ بکە لە پاش ئەو شێوەی ددانەکە ئەگە تو بتەوێت شێوەی ددان بگۆڕی حەز لێ خڕ دەرکەوی حەز لێ لاچێشەی دەرکەوی ئەوەش هەر بە ڤنیر و بە هۆڵی سمایلەکرێ لە پاش ئەو قەبارەی دانمان هەیە گچکەیە فەراغ لە نێوانیتی تەنگ بووە ئەوانە چار هۆکارن بابرێن چار تەوەرەنە لەوەی کە کەسەکە خواستەکە بەڵام تەسنیفە چتکەمانەیە حەزم لێ ئەو زۆر باش ڕوونکەمەوە لە سێ حالەت جوانکاری دان مهمە حالەتی یەکەم ئەگەر بێت و کەسەکە بێوێت جوانکاری دان بکە بەڵام هیچ پێداویستێکی بایۆلۆژی نییە لە حالەتەکە هیچ پێداویستەچی نییە بەنمونە ئەگەر قەبارەت دانی گچکەبی بنمونە ئەگەر بێت و حەز بکە دانەکانی پڕتر دیار بن درێژتر دیار بن هەیە دانی وا دیار نییە طبعا لە سنووری معقول بنمونە لە حالەتێکمان هەیە کەسەکە بابرێن خۆی ددانی گچکەیە باریکە نەک سپیس نا فەراغ نانە
بەڵام وردوردە دانەکان ڤۆلیۆمی بڵێ ئەوە لە حالەتەی دەتوانی ئەو حالەتە جوانکاری بکە بەڵام بە مەرجەک بایۆلۆژی ددان نەبێتەوە هۆی قوربانی لە بۆ جوانکاری ئەو نقطەیە ئەگەر دوای کاتمان هەبوو باز بکەین زۆر مهمە چونکە ئەوە زۆر کێشەیە لە کوردستانیش کێشەیە عالەمیەنیش کێشەیە حالەتی دووەم ئەوەمان هەیە حالەتەکی بایۆلۆژیە خودی کەسەکە ددانەکانی ڕندراون ددانەکانی هەڵوەریون توێکڵی دانەکەی مینای ددانەکەی خورایە ئەمە لە ڕووی زانستیەوە پێڵێن دێنتەڵ ویرینگ چار حالەتت هەیە ئەبفراکشن و ئەتریژن و چار حالەتی علمیە وە کورتیەکەی ویرینگە خوران داڕوشانی ددان لە ڕووی زانستیەوە پێویستە چارەسەر بکرێ چارەسەریەکەشی یەک لە چارەسەریەکانی هۆڵی سمایلە ئەو حالەتە پێڵێن ئەو حالەتی یەکەم پێمان دەگوت جوانکاری حالەتی دووەم پێڵێن جوانکاری و چارەسەری حالەتی سێم ئەوەیە کە کەسەکە بنمونە دانەکانی تەواو کورد بوون وەکو جاران بە دەرناکەون نقطەی نێوان کەپووی و ئێرەی ئەو نقطەشی کورد بوویتەوە کەپووی و بابلم ژێرچەنی لە بۆ یەکتر هاتیتەوە ئێرانە ئەو دوو جیانە وە لە ڕووی بالۆژەوە هەست بە ساردی دەکات دانەکانی بەڕەو لە ناوچوون دەڕۆن مینای نەمایە ئەو حالەتە واجبە پێویستە چارەسەری بکری ئەو کاتی پێڵێن چارەسەری و جوانکاریەکان بە جوانکاریەکان زۆر کەسمانەیە حالەتمان هەیە خەڵک هەیە دکتۆرە یان دکتۆرەیە داوای جوانکاریەکە بەڵام جوانکاری لۆ ئەو دەبتە هۆی ئەوەی کە بایۆلۆژی بکێ قوربانی دانەکان ئەو حالەتە نابی بکرێ ئەو کاتە چی بکە ئەو کەسە دوو حالە دوو شتمان هەیە بنمونە ئەکرێ بە بلیچینگ وا تاسپیکردنەوە بە لەیزەر یان بە تیشکی LED 6 مانگ جارێ ساڵێک جارێک بکە یان حالەتی دووەم ئەوێ ئەتوانین ددانەکەی جوانکەین بەبێ ئەوەی لێبڕینی زۆر بکەین زۆر لە دان وەربگرین ئەویش بنمونە هەیە حەزرێ دکتۆر دەمەوێت شەیپی ددانم شکلی دانم بگۆڕم فلان بکەم یعنی هەندێک داواکاری هەیە بەو تەریقەی کە ئەمە پێڵێن مینیمەڵی ئینڤایزف واتە زۆر بە حاڵ دەستکاری دانەکەی بەوە نایەتەجێ کە ئەو دێ بەم نەڵێ دەبی ئیلا ئەوەم لۆ بکەی و ئەو شکلەم لۆ دەربین و دانەکانیشی زۆر باشن ئەمن مەجبور نیمە دانەکە باالۆژی دانەکەی تێکدەم مەجبورم جوانیەکەی مەسەن 180 بینم 100 نێنم ئەو تۆزێک تەنازول کە لە جوانیەکەی ڕاستە دکتۆر ئایا جوانکاری لە هەرێمی کوردستان بەپێی ڕێنمایی یەکرێت یاخود بە ئەو ڕێنمایانی ئێوە هەتانە بە گوێری ئەوە ئەنجامە درێیان تەنها گوێ بە جوانکاریەکە درێت ئەتوانین ئەوە زۆر جوانە ئەتوانین ئەوە پۆلێن بکەین لۆ دوو بەشی یەکەم بەشێکی زۆرن لە دکتۆرەکان بە گوێرە ڕێنمایەکان ئیشەکەن سنوور و ڕێز لە سنوورەکانەگرن ئەوە زۆر باوە زۆر باشە بەشەکیشان نەخێر ئەو بەشێک کە ئەڵێم نەخێر نسبیان زۆر کەمە لە وڵاتانی دەوروبەر نسبیان زۆر زیاترە بنمونە لە تورکیا لە ئێران لە ئوردن لە ئەڵمانیا لە ئەوانە حەزەکەم لە بینی دوو قەوسێک شت ڕاستکەمەوە زۆر خەڵک پێی وایە کە چۆ دوبەی کە چۆ تورکیا کە چۆ با بڵێن ئەڵمانیا ئەمریکا ئەو دکتۆرەی لەوێ دەستی دارعساکەی حەزرەتی موسایە چی بێوێ لەوەکە وانە ئەو شتەوانە دەیەها دۆکیومنتم هەیە لەسەر ئەوە کە نەخۆش لە دەرێ وڵاتیان لە دەرێ ئەو شتیان لەگەڵ کرا دکتۆر ئێسامە هەندێک لەو فۆتۆیانەمان هەیە کە پێم وابێت کەسێک هەبووە لە دەرەوە یاخود لە وڵاتی تورکیا ئەنجامی داوە تۆ چیت بۆ کرد چۆن ئەو نەشتەرگەریەی کە پێشتر بە هەڵەبووی کرابوو چاکت کردەوە کۆبینن ئێستا لە وێنەکاندا دیارە ئەو فۆتۆیان ئەوە حالەتەیە ئەو حالەتەیە حالەتەی دروستە ئەوە خۆم چارەسەریم کردیە ئەو لە پاش ئەوە ئەگەر ڕسمم دابوو جەماعەت لە تیمەکەمان حالەتێکمان هەیە هاوڵاتیەک لە ئەوە حالەتەکەیە ئەو حالەتەیە تەبان حالات زۆرە بەڵام ئەوە سەرنجڕاکێشە لە بەرەوەی زۆر عەزیەتیاندایە هاوڵاتێکی کوردی خۆمانە لە فلەندا دادەنیشێت لە بۆ جوانکاریدان هاتیتە تورکیا لە دانەکان ئەگەر بگەڕێنەوە دانی یەکەم بیدایەتی ئەو ڕسمەیە ئێستا لەسەر شاشەیە ورد بوو بینەکانی ئەو پێشتر بووی ڕسمی پێشەوەش ئەوانە ئەوە کەیسەکی جیاوازە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بیدایەتی ئەو کەیسانە ئەو دوو کەیسەیە بە خۆم چارەسەریم کردی ئەمە دوای چارەسەرکردنەکەی ئەم وێنەیە خۆمە ئەو پێش بوو لە دوای ئەو چارەسەریەکە ئەو حالەتانە لۆیە دام نابوو کۆمەڵە حالەتێک بە هاوکارانم پیشاندا
بەڵێ. کە هۆلوسمایلێکی تەندروست ببینی هۆلوسمایلێکی ناتەندروستیش ببینی جا لە حالەتەکەی فلندا هەتا ڕسمەکان دێنەوە هاوکاران هاوکارمان بن زۆر لە باش حالەتەکەی فلەندا کە چووتە تورکیا ددانەکانی طبعاً شتی زۆر باق و بریقیان پێ دەڵێن ئەڵێ زەمانەتی 20 ساڵم هەیە بەڵێ زۆر بە کاتەی سەریع لۆیانەکەن لەوێ ناتوانانی شکایت بکە شکایتش بکە ئەو بابرێن ئەو مەسارفانەی کە مەحامی بگرە و شکایت بکە و لە نرخی هۆلوتمایلەکە پێ وایە زیاتری لێ زۆر زۆر زیاتر ڕاستە ئەوە یعنی دیارە خەڵکەکەش دکتۆرەکانی وانش لێ ڕەهاتینە و بەشەکی زۆریان ئەو گرنجە نادەن بە سەرعی ئیشەکە دەڕوێن فهاتۆ ئێرە داوای لەوێ ڕسمی نار بوو دوای هاتۆ ئێرە تەماشەمان کرد التیهابەکی زۆر زۆری هەیە ڕەنجی دانەکانی ناتەندروستە و غەڵەتی لە ڕووی علمیەوە پێ دەڵێن فەیتەل میستیک بەڵێ فەیتەل میستیک واتە هەڵەی کوشندە هەڵە کوشندەکە ئەمە لێرە ئاگەروێنەکان دکتۆر دیارە هەڵە کوشندەکە لێرە دیارە لەوەنە ئەو حالەتە دروستە حالەتی پاش ئەو دێت ئەگەر سەریع نەڕوێنن جەماعەت لە پاش کەیسی پاش ئەو دێت ئەوە ئەو کەیسەیە ئەو حاڵەتە دەبی لە سەرەتا تێلی لۆ دابدرێت ددانەکانی ئەوە هیچ ڕاستکردنەوەیکی بۆ نەکراوە هیچ ڕاستکردنەوەیکی لۆ نەکرایە دێن ڕاستکردنەوەکە بە زەبری هۆلوتسمایلەکەن هەڵەیە هیوادارم هاوڵاتیانەوە قبول نەکەن چونکە ئەو جۆرە ئەوە پێڵێن کراودینگ ئەو کراودینگانەیەم کەیسەکە کاندیدە لە تێلیدان ئەو حالەتانە سێت پۆلێنمان هەیە پۆلێنێک پێ دەڵێن ماینەر ئەگەر بەسییت بی پۆلێنێک مۆدەرێتە پۆلێنێک ئەدڤانسە تەنها ماینەرەکە ئەتوانی بە هۆلوسمال چارە سەرکەی ئەویش وا باشترە تێلی یەکەم جار بەکار بێ ئەستا ئەو حالەتە ئەدڤانسە ئەو کرۆسبایتیشە جا ئەوە ددانەکانیان هەموو ڕن لە دوای ئەو وەبزانم ڕسمی بڕینمان هەیە گەر بەس بە ڕسمی پاش ئەو بێت ددانەکانی هەموو ئێستا بزانە ئەوە حەزمی دانەکانی تەواوجا لە دوای ئەوە دوای چارەسەریەکە بوو هەموو ئیلتیهاباتی لەثەی هەیە بەڵام ئێرە تەماشا بکە من لە جای من بە هاوڵاتیان دەڵێم بڕۆ لە مەتبەخ بزانە ئێستا ئەوە کە دەڕواتەوە دانی هەموو گسکە کرایتەوە ئەم پێیانەرێم بوویتە دنکە برنج هەموو دانەکانی گسکە کرایتەوە حەیفە لە بۆ جوانی دانتەوە هاالکی دوایە ڕێی دیکەمان هەیە ئەوها چارەسەریەکە دەکە ئێستا ئیمکانێتت نییە تۆزە سەبر بگرە یان ئێستا کاتت نییە سەبر بگرە ڕاوە ساڵنا ساڵشت ڕاستە بەڵام کارێکی باش و تەندروست کارێکی باش و تەندروست و درێژخان ئێستا ئەوە بۆنی پووکی زۆر دێت خۆی دوایە ئەو معانەتای دەبی دەشتێت دانەکانی بەردەبنەوە لێ دەبنەوە هەموو دانەکانی بەرەبەرە دەبنە دەماربڕین ئەو دەماربڕینە لە حالەتی ئاسایی کلۆرە شکای ئاساییە بەڵام لەو حالەتە گوناحە حراماتە یعنی ناکرێت ئەوە دەیان نمونەم هەیە لەبەر ئەوەی خەڵک زۆر دێ لەو حالەتانە کێشیان هەیە نمونەمان زۆرە لە هەموو جێک دۆکیومنتم کردیە باسی ئەوە بکەین کە خەڵکی نەوا مەزانن کە چوویە ئەڵمانیا چوویە ئەمریکا چوویە تورکیا مادام لەوێ تەواو ئیدی هەموو شتەکان بەڕاست و دروستی دەکرێت لە فترەك پێشستا یەک لە هاوڵاتیان داوای کرد کە ساڵە پێش کۆڕۆنا داوای کرد کە عیادەکەی ڕۆژێک پێ بدەم لەبەرەوەی دکتۆرەی ئەڵمان دێ دکتۆرەکە ئیش لە عیادی لە بۆی ئیش دەکات پێشتر لە دووبێ ئیشی کردیە دوای دکتۆرەکە لە دووبەی نەمایە پێدەچی عقدی تەواو بووبی یان بەڕێ کرابی ڕاستە تیارەی خاصی لۆگرت هینایە لایمە ئەو ئیشەی ئاو دکتۆرە ئەڵمانەکە لە ماوەی کورت و بەو عەزیەتە لۆی کرد ماوەی کرەمە درێژترە ئەو عەزیەتەشی نییە جا داوای کردگوتی هەندێک شت بکە حەزمێ چاودێری بکەی تەماشای بکەیت دکتۆرە ئەڵمانەکە تەماشام کرد ویستم ئەو هاوکارێ بکەم چکە بووینە برادر معاناتی زۆر بوو ویستم ئەو هاوکارێ بکەم دکتۆرە ئەڵمانەکە دیتم قبول ناکەم یەکەم شت تیاری لۆگرت بە VIP شینای دوو عیادەشی لۆی کرد ئەو عیادەش هەر بەکرێ بوو سێمانەوە هۆتێل و گەڕانەوەی شخصەکەش ئەوانە هەموو لە سەریکەتن و پێشی گوتم گوتی دکتۆر زۆر کولفەم لەسەر بووە ئەوانە هەموو بەلایەکی ئەزانی ئەوەی ناخۆش بووچی بوو مێژەرمێنتێکمان هەیە پێوەرەکمان هەیە کە جوانکاریەکەی لە ترائینت هەیە ترائینسی ئەوێ دانەکان بینی چێک بکەیت پێشەوەی بڕیاری نهایی بدەیت تەماشەیەکەی خۆت تەماشەیەکەی دکتۆرەکە دوای بێ دیار ئاوێنەی هەموو ئەو شتانە ئەوە نابی بەنزی لێ بدرێت چونکە بەنز لێدرا لێو دێتە خوارێ قورسەبی ناتوانانی هەڵسەنگاندنی درستی لۆ بکەیت یەکسەر دکتۆرەکە بەنزی لێدا پێش ئەوەی ئەو تۆ بکە ئەمش پێم گوت تەمانەوە IBC هەموو کەسێک دەزانێت مش پێم گوت دکتۆر ئەوە لۆ چێک ناکەی ئەو ترائین ناکەی
هاتە پێشم گوتی هەندە قسەی کرد و تۆزەک بە بەدی لانگویجی خۆی پێی گوتم کە من نامەوێت تەماشای ئیشی من بکەیت باش نەخۆشەکەت پیرۆز پێم گۆ کاک فلان کە بزناتەنم تەماشەم نامەوێت تەماشا بکەم مەبەستم لەوەی دکتۆرەکە ئەسڵی ئەلمانە و لە دوبەی دانیشتێ و کەچی جا کە تەواو بوو حالەتەکەی لە ناو ئیش نەک دوای ئیش عزیێتەکی زۆری دیت و هەڵاوسانێکی زۆری هەبوو و هەمومان دەمانزانی حالەتەکە لە ڕووی علمیەوە دروست نەڕۆیشتە زۆر کەسیشمان هەیە مەمنونە و لەگە ڕێزم پۆزیش لێدا چونکە دکتۆرەی ئەلمان لە ئەلمانیا لە ئیمارات لە تورکیا بەڵام لە کاتێکا کە پزیشکانی خۆمان شارەزایەکی باشیانەوە کارێکی باشەکەن بە پێڕۆنمایە گەر بگونجێت دکتۆر من پرسیارێکم لا دروست بووە بۆچی پزیشکی زۆربەی پزیشکانوان ئەوان خۆیان بۆ نمونە هۆلی سمایلیان نەکردووە مەترسی هەیە پێویستیان نەبووە یان هیچ مەترسێکی هەیە کەوا خۆیان نیانکرد زۆربیان خۆی دەزانی چۆنە مەرز نییە ئەمن وەکو بنمونە ئەم حەزم لەیە با بڵێم فەرەزان ئافرەتێک حەز دکتۆرەی ئافرەت حەز لێ مەیکەپەکی جوان بکە ئەتوانی خۆی بیکە بەڵام ناتوانی خۆی دانی خۆی چارەسەرکە ئەمە نقطە سەرەکیەکەیە زۆر جار لەوانەیە نەزانێت کە بەرامبەرەکەی باش بۆ یەکە نقطەی یەکەم ئەوەیە نقطەی دوم ئەگەر بڵێن شتەکە دروست نییە مەلۆ خانەوادەی خۆمان ناکەین لە بۆ برام کردیتم لە بۆ خێزانم لەیزەرم کردیە و هۆلی سمایلش لە پێشە لە بۆ کەس و کاری دەوروبەری خۆم لە بۆ تیمی خۆم لە بۆ خۆشم تەقویم دەبکەم ئەو زەدەبی ئەوە دابنێت بەڵام دکتۆریشمان هەیە زۆر دکتۆرمان هەیە دەیکات و حەزی لێ و ئیشەکەش دەڕوێنی بابەتەکە ئەوە نییە کە لۆ خەڵکی دەکەی لۆ خۆت ناکەی نە بابەتەکە ئەو نییە پەیوەندی بە هۆکاری دیکە هەیە لەوانەشە لە ئیشی دیکەش وابی زۆر کەس هەیە بابرێن مەعرەزی بە وەچی لێ نەوع سیارەیەکە و سیارەشکە لێ دەخڕی ئەوە حەز و هیوایەتی خۆی هیوایەت و ئارەزوی خەڵکە لە ڕووی زانستیەوە شتەشکەشێ حەزەکەم باسکەم بە نمونە پۆلێنی ئینترێست و خواستی خەڵک لەسەرشی هەیە حەزی لێ لە پرچی جوانە هەیە حەزی لێ چاو جوان هەیە کەپ و هەمومان حەزمان لە هەموو شتەکە بەڵام هەیە لەسەر ئەوە زیاتر فۆکەسە خاتە سەر بۆ نمونە ستایلی جلوبەرگ بەڵێ هەیە حەزی لە جلوبەرگە هەیە حەزی لە جسمەکی زۆر باریک و قەڵەم هەر یەکە و حەزی لە شتەکە ئەمە زیاتر ئەو کەسانە دێتەکردمان کە حەزیان لە سمایلەکی جوانە زۆر باشە زۆر سپاس دکتۆر زەردەش کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بەخێر هاتی بۆ پرۆگرامی ڕۆژ باش سپاس بۆ ڕێنماییەکانە زۆر سپاس هەر بابەتێکی دیکەی تەندروستیمان هەیە ئەویش باس لە پاکردنەوەی پێست کەیکێکە لەو هەنگاوانەی کە لەلایەن پسپۆڕانی پێست بە گرنگ دادرێت لەگەڵ هاتنی وەرزی بەهار وە گەرمە هۆشداری زیاتر لەلایەن دکتۆری تایبەت بە پێست و جوانکاریەکان بڵاو دەکرێتەوە بۆی کە بتوانرێت لە ڕێگەی بەکارهێنانی دژەخۆر و پاکردنەوەی پارێزگاری لە پێست بکرێت. لە زمانی کوردیە یاخود لە کوردەواریە بە مانگی دوو ئەوتێت مانگی ڕەشەمێ واتە لە 21 دووەوە تاوەکو 21 سێ پێش نەورۆز پێوتێت ڕەشەمێ ئەمە کوردەواری خۆمان بۆیە ئەم مانگەیان واناوە ناوناوە چکە کاریگەری خۆر لەم مانگەوە زۆر دەست پێ ئەکات ئەبێتە هۆی ئەسمەربوون یاخود تەواوبوونی پێست لەگەڵ دەرکەوتنی نیشانەکانی تر یاخود کاریگەریەکانی تری خۆر لەسەر پێست. بۆیە من لێرەوە ئاماژە بەوە کە مەڵم کوردەواری خۆمان یاخود پێشینانمان زۆر باش پێکاویانە مانگی دوو یاخود مانگی ڕەشەمەیەکێکە لەو مانگانێکە کاریگەری خۆر لەسەر پێست زۆر زۆرە.
هەڵەیەکی زۆر باو هەیە زۆربەمان ئەم هەڵەیە دووبارەکەینەوە دژە خۆ تەنها بۆ دەموچاومان بەکارهێنین بەڵام پێویستە بە هەموو ئەو شوێنانێک کە خۆر لیانەیە دەموچاو و مەل و دەستەکان ئەگەر بتۆ تیشێرتێک یاخۆت خەمیسێکی قۆڵکوتت لە بەرابێت قۆڵەکانی شت بە دژە خۆدا بپۆشرێت باشە بۆەوەی کە بیپارێزێت. ئێمە زیاتر باسمان لە پاراستنی پێستمان کردەوە بە تایبەت لە وەرزی گەرمادا چۆن بیپارێزین. ئێستا بابزانین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوە چۆنە کەی گەرمایەکی زۆر دەست پێ کاتەوە پلەکانی گەرما چۆن زیادەکات بە تایبەت ئەمڕۆ کەشوهەوەکی زۆر خۆش و لەباری هەبوو بەیانی بە نمەبارانێک دەستی پێ کرد و دواتر هەور نەما و خۆرێکی گەشت یاخو بڵێن خۆرێکی مامناوان زۆر بەتین نیە هێشتا بەیانیە هەڵهاتووە ئەمە ژواکات کە کەشێکی خۆشی بەهاریمان پێوا هەرچەند لەگەڵ هاوکارانم باسی ئەومانە کرد کە ئەم کەشە یاخود بڵین ئەم وەرزە زۆر خۆشە بۆ گەر هەر چوار وەرزەکەی ساڵ بەم شێوەیە بووە نە گەرمە و نە ساردە با ئێستا بەیەکەوە ببینین بزانین کەشوهەوا لە شارەکانی کوردستان چۆنە بەگشتی وەکو زانیمان لە هەولێری پایتەخت چۆنە. پلەکانی گەرمامان بینی لە شارەکانی کوردستان چۆنە بەڵام هێشتا لە باکوور سەرماسۆڵە بەردەوامە چون شەپۆلێکی بەفربارین وەکۆڵێن باکووری کوردستانی گرتوتەوە بە پێی پێشبینیەکانیش دیارەکە هێشتا بەردەوامە لە سەرەتای مانگی نیسانەوە ئەم یاخڵێن شەپۆلێکی دیکەی بەفربارین شارەکانی قەرز و ئەردەخان لە باکووری کوردستان ڕووی تێ کردووە. ڕێگاکان یاخ بڵین ئاستەنگێکی زۆر لەسەر ڕێگەکان دروست بووە هەوکات مەودای بینین کەم بۆتەوە
و هاوڵاتیان خۆشحاڵن کە لەم کاتی ساڵدا هێشتا شەپۆلی بەفربارین بەردەوامە و پێشببینی شەکرێت تا چەند ڕۆژی داهاتوو هەر لەو شارانەیە خودت بەگشتی لە باکووری کوردستان لەژێر کاریگەری شەپۆلی سەرما و بەفردا بمێنێتەوە و ئەو بەفربارینە بەردەوام بێت و سەرما هەر هێشتا بەردەوام بێت و کۆبینن لە دیمەنەکانیشدا دیارە کە بەفربارێت لە یاخود بڵین لە زستانێکی سەخت ئەچێت ناڵێ سەرەتای بەهار و دەستپێکی وەرزی بەهار و هاوینە بەڵام ئەوە لە باکووری کوردستانە هەرچەندە لە باشوور پێدەچێت هێشتا هاوڵاتیان چاوەڕێوە بکەن ئەکە ئینشاڵڵا بارانی زیاتر ببارێت تا نەبێتە وشکە ساڵی. بێنەوە سەر زیانەکانی کۆرۆنا کە سەرڕای ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆناوە چەندین کارگە و کۆمپانیان مایەپوچ بوون بەڵام بەرهەمی کارگەکانی بەرهەمێنانی شەراب لە ئەرجنتین بە ڕێژەی زیاتر لە سەدا 5 زیادی کردووە. گەشتیارانیش لە زۆرینەی وڵاتانەوە سەردانی ناو ڕازەکانی ترەکەن چونکە زۆربەی کات ئەو شەرابە کە لە ئەرجنتین هەیە بە شەرابێکی زۆر بەناوبانگ باس دەکرێت لە جیهانیشدا خواستی لەسرە لە ترێ دروست دەکرێت و ڕازێکی زۆری ترێیان هەیە کە شەرابی لێ دروست دەکەن و خەڵکیش هەم سەردانی باخەکانی ترێ ئەکات یاخود ڕازەکانی ترێ و هەم پەرداخێک شەرابی ئەرجنتینی ژەخۆنەوە چەندە گەشتیارانیان زیاتر ناوخۆین. ئێرە پارێزگای مندۆزای ئەرجنتینە کە لە سەدا هەفتای شەرابی ئەو وڵاتە بەرهەم دەهێنێت. گەشتیارێکی زۆریش لە وڵاتانی دیکەی ئەمریکای باشوورەوە بۆ بینینی کێڵگەی ترێ و کارگەکانی شەراب و چێژوەرگرتن لە کاسێک شەراب ڕووی تێدەکەن. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سنووردارکردنی هاتوچۆ ئێستا تەنیا گەشتیاری ناوخۆ سەردانی دەکەن. لەگەڵەوەشدا نرخی فرۆشتنی شەراب بەرز بووتەوە. لەم وەرزەشدا ڕەزەکانی ترێ بەرهەمێکی زۆری تریان گرتووە و دانیشتوانی ناوچەکەش بۆ ڕنینەوەی ترێکا بە کۆمەڵ و هەرەوەزی کار دەکەن. خەڵکی میندۆزا لە کۆتایی هەفتەدا دێنە ناو ڕەزەکان و چێشوەردەگرن لە ڕنینەوەی ترێ. گەشتەکانیش دەستی پێکردوتەوە و خەڵکی کۆرتۆبا و بۆینس ئایرس دێنە ئێرە بۆ گەشتکردن و چێشوەرگرتن لە شەراب. ئەرجنتینیش وەک هەر وڵاتێکی دیکەی جیهان گورزی داڕوخانی ئابووری لێکەوت بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام لە ڕووی شەرابەوە توانی کاریگەریەکانی لەسەر نەمێنێت. خاوەنی ڕەز و کارگەکانی شەراب ئاماژە بە باشی بەرهەمی ناوخۆ دەکەن. ژیان لە ئەرجنتیندا لە ڕووی ئابووریەوە قوڕس بوو. کاتێک کاڵا هاوردە دەکەین لە وڵاتانی دەرەوە نرخەکەی بە دۆلارە. ئەوەش تێچوویەکی زۆرمان لەسەر دەکەوێت. ئەگەر ئەم بەرهەمەی ئێمە لە دەرەوەی وڵات بفرۆشین زۆر قازانج دەکەین چونکە کوالیتی شەرابەکە زۆر باشە. بەپێی راپۆرتی ناوەندی لێکۆڵینەوەی ئابووری ئەرجنتینی بەکارهێنانی ناوخۆیی لە ساڵی 2020دا لە سەدا 5.7 بەرز بووتەوە. سەرەڕای ئەو گرفتە داراییانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا دروست بوون. فرۆشتنی شەرابی ناوخۆیی زیادی کرد کاتێک کە هاوردەی شەرابی دەرەوە کەمتر بوو. بەوەش گەورەترین گەشەی بەخۆیەوە بینی. لە کاتێکدا شەرابی ناوخۆ نرخەکەی $30 و ئەوەش بۆ بازاڕەکانی ئەمریکا قازانجێکی باشی لێ دەکرێت. بەڵام بۆ زۆربەی ئەرجنتینیەکان زۆر گرانە کە کاریگەریەکانی 3 ساڵی قەیرانی داراییان لەسەرە و لە سەدا 40 دانیشتوانیشی لە هەژاریدا دەژین. ئێستاش بابێکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین و ببیستین. $100 ئەمریکی 146,650 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 171,300 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 200,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,880 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانی 5,570 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 24 403,000 دیناری عێراقی و مسقالێک زێرە ئایار 21 355,000 دیناری عێراقی و مسقالێک زێرە ئایار 18 303,000 دیناری عێراقی. ئێستا پێتان دەڵێم کە چەند ڤاکسین لە جیهاندا وەرگیراوە کە تا ئێستا 610 ملیۆن ژەمە ڤاکسین لە جیهاندا بەکارهێنراوە
و ڕۆژ دوای ڕۆژی ژمارە و کەسانی کە ڤاکسینیان بەکارهێناوە زیاکات وەکو ماڵپەڕی ئەوەر وڵدین داتا .org تایبەت بە ئامارەکانی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوی کردوتەوە تا ئێستا زیاتر لە 610 ملیۆن ژەمە ڤاکسین لە سەرتاسەری جیهان بەکارهێنراوە و زۆرترین ژمارەی بەکارهێنانی ڤاکسینیش لە ئەمریکایە کە ژمارەکە 153 ملیۆن و 63 هزار ژەمە. چین بە 119 ملیۆن و 83 هزار ژەمی ڤاکسین لە ڕیزبەندی دووەمدایە و هەندستان بە 68 ملیۆن و 72 هزار ژەم لە ڕیزبەندی سێمدایە. بەپێی داتاکانی ماڵپەڕەکە لە ڕووی زۆری وەرگرتنی ڤاکسین کیشوەری ئاسیا بە وەرگرتنی 360 ملیۆن و 13 هزار ڤاکسین لە ڕیزبەندی یەکەمدایە پاشان کیشوەری ئەمریکا باشوور بە 169 ملیۆن و 82 هزار لە پلەی دووەمدایە و ئەوروپا بە 128 ملیۆن و 66 هزار ژەمە ڤاکسین لە ڕیزبەندی سێمدایە. بەپێی ئامارەکان ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە سەرتاسەری جیهان 130 ملیۆن کەسی تێپەڕات. لە چوارچێوەی ڕێکارەکانی نوێکردنەوە و پێشخستنی شارستانیەتی شاری لیۆنی فەڕەنسا ژمارەیەک باڵەخانەی نیشتە جێبوون و بازرگانی خاپورکران بەڕێوبەری کە لە پووری شاری لیۆنەڵێ بە باشترین ڕێگە بە بڕێک تەقینەوە توانیان بە سەرکەوتوی چەند باڵەخانەیەک بتەقێنەوە. دیمەنی تەقاندنەوەی باڵەخانەکان هێندە سەرنجڕاکێشە کە هاوڵاتیان لە دووری چەند مەترێکەوە بە دیارەوە وەستاون و وێنەی کاتی دارمانی باڵەخانەکە تۆمار دەکەن. هەندێک کەسایەتی هەیە لە جیهاندا بەهۆی سەرکێشیەکەیانەوە ناسراون یاخود بەهۆی ئەو کارانەی کە ئەیکەن و ئەبێتە جێ سەرنجی هەموو جیهان وەک چۆن جۆرج گینگی بەریتانی کە لە سەرکێشیەکدا بەسەر باڵەخانەی سکای بارسلۆنەدا سەرکەوت کە بە بەرزێکی دەیان مەترە بێت. بەهۆی مەترسی کارەکەی جۆرج دەرگای باڵەخانەکە داخرا و پۆلیس لە خوارەوە چاودێری سەرکێشیەکەی کرد. دواتر جۆرج لەلایەن پۆلیسەوە دەستگیریش کرانی ئەم سەرکێشی بۆ نەچووە سەر وەک لە دیمەنەکانیشدا دیارە جۆرج بەبێ ئەوەی بە هیچ پەتێک خۆی ببەستێتەوە و دڵنیایی لە سەلامەتیدا هەبێت بەسەر دیوار و بەنجەرە و شوشەکانی باڵەخانەکەدا سەرەکەوێت و پۆلیسێکی زۆریش لە خوارەوە چاودێریەکەن تا ئاگایان لێ بێ وەک خۆی ئاگای لە خۆی نەبوو هیچ شتێکی دڵنیایی بە خۆی نەبەستووە تەنها سەرکێشیەکی کردووە ئەوان چاودێریەکەن بەڵام دوای ئەوەش دەستگیر کراوە هەرچەندە ئەو کارەی ویستی ئەنجامی داوە و سەرکێشیەکەی بووە جێ سەرنجی جیهانیش. ڕۆژنامەی دەیلی ستاری بەریتانی ئەنجامی توێژینەوەیکی بڵاو کردوتەوە کە لەلایەن زانکۆی ساوسامپن ئەنجام دراوە دەرکەوتووە دانانی هاوێنە یاخود بڵێن عەدەسەی چاو زۆر مەترسیدار و زیانی بۆ تەندروستی دەبێت چونکە لەو ڕێگەیەوە میکرۆب و بەکتریاکان ئەچنە ناو لەشی مرۆڤەوە. بەپێی ئەنجامی توێژینەوەکە ئەو کەسانی کە تەمەنیان لە نێوان 20 بۆ 25 ساڵیدایە هاوێنەی چاو بەکارهێنن بەراورد بە کەسانی دیکە زیاتر کاریگەری مەترسیەکانی لەسەر دەبێت. و پزیشکان ئاماژیان بۆش کردووە ئەگەری هەیە بەهۆی هاوێنی چاوە بەشێک لە هاوڵاتیان چاوەکانیان لە دەست بدەن. سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن و هەر بڕگە و بابەتێکی بوو بێتە سوودێک زانیاریەک بۆ ئێوەی بینەر و بیسەر هەمیشە لە تەندروستی باش و خۆشیدا بمێنەوە ماڵەوە.